بەڵێ بۆ قسەکنی زیاتر لە بارەی ئەم پرسە بەڕێز نەجات حەسەن پارێزەری ڕاوێژکار و شارەزا لە کاروباری بەریتانیا لە شاری مانچستەر لە بەریتانیاوە لەگەڵماندا. بەڕێز نەجات حەسەن، ئەم کاتتان باش. مردنی شاژ ئەلیزابێس بۆ بریتانیا چ مانایەکی هەیە؟ ئەم کاتت باشکار کۆمەر، زۆر سپاس بۆ ئەم دیدارە. بەڕاستی دەستخۆشیتان دەکەم بۆ ڕاپۆرتێک کە پێشتر ئاماژەتان پێکرد دەربارەی دیتێڵ و ناسنامەکانی مەلیکەی بریتانیا. ئەوەی ڕاستی ئەمە شتێ ڕاستکەمەوە ناوەکەمە، من نەجات محەممەدم، بەردان بە هەڵ حەسەنێکیان داناوە ئەگەر ئاسایە. من دەچمە سەر ئەو بابەتێک کە زیاتر گرنگە بەوەی کە بۆ خەڵکی ڕوونکەینەوە کاریگەری لە دەستدانی مەلیکە چی کاریگەریەک لە دوای خۆی جێدەڵێ بۆ سیاسەکانی بەریتانیا، بە تایبەتی ئێستا لەو کاتەیە کە بەریتانیا کێشەی بەڕاستی سیاسی هەیە لە مەسئلەی هەڵبژاردننی ڕئیس وزەرایە کە هەر دوێنە هەڵیان بژارد و ئەو بوارانەی کە وەزارەتەکانی ناوخۆ و پەرلەمان و ئەو سیاسیانی کە جیابوونەوەی لەگەڵ ئەوروپایە جیابووەتەوە کاریگەریی دروستەکە و دیدەی کە 1946 لە حربی عالەمی دووەمدا کە جەزیرەیەکە کردە لای فەڕەنس شیمالی فەڕەنساوە کە ئەمان دەوری زۆر گەوریان هەبووە بۆ شەڕی ئەو کاتەی کە تویان ئەو ناوچەیە بپارێزن و ئەو ناوچەیە ڕزگار بکەن بۆ فەڕەنسا. ئێستا ئەم حاڵەتی مردنی مەلیکە کاریگەری دروستەکە بۆ ئەو بابەتەی کە لە نۆرماند کراوە، ڕەنگە بابەت ببێ بە بابەتێکی سیاسی بۆ ئەو گرێبەستی کە لە ساڵی 1946 مانگی لە 6 کرا، ئەوان ئەو بەبێ اتفاقی ئەوروپا ئەو کاریان کردووە. ڕەنگە ئێستا ئەوروپا ئەمە بێ بە کاریگەری بۆ ئەوروپا لە دەستدانی مەلیکە، یعنی تەسیرێکی زۆر جێ دێڵێ بە ئەو بابەتانە ڕەنگە هەندی حاڵەتی نامۆ ڕوو بدات لە ئەوروپا. بەڕاستی ئەوان هەرچەنە هەوڵەدەن بە زووترین کات کوڕەکەی ببێ بە جێنشینی و ئێستا قەراری ئەوە دراوە کە ئەو لە جێگەی نشینی بەریتانیا. بەڵام لە ئێستاە ئەو حاڵەتی کە زۆر کاریگەری زۆر مادیەن لەسەر ئەم فینڕاڵە لەسەر ئەم بابەتەکە بۆ ئەم مەراسیمە بڕا بەڕێگایەوە و کێشێکی زۆر اقتصادیە خاتە سەر بابەتی بەریتانیا و هەروەها کێشە سیاسەکە و ئەو هاوکێشە سیاسیانەی کە لە بینی دوو حیزبی دەسڵاتە هەیەن، ئەوش کۆنسەرڤەتیڤ و لەیبەرە کە زۆر گرنگی ئەدەن بەوەی کە ئێستاکە لەم کاتە مەلیکە سەمامی ئەمان بوو و کۆمەڵە دەسڵاتی هەبووە. ڕاستە هەندێک دەسڵاتی تەنفیزی نەبووە، بەڵام بۆ نمونە سوڵتەی ئەوەی هەبووە کە جەواز سەفەر لە زۆر خەڵوەر بگرێتەوە کە ئەو سوڵتەی هەبووە. مەلیکە هەرچەند لەم ساڵانەی ئەخیرە وەزیری ناوخۆ و چەند وەزارەتێکی کە اتفاقیان کرد کە ئەو بابەتە لەژێر دەستی مەلیکە خۆیان ئەو سوڵتەیە بگرن بەدەستەوە و ئەخۆیان ئیمزا بکەن لەسەر سەحبکردنی پاسپۆرتی بەریتانی. وایە لە ئێستا ئەو کاریگەریەش دروستە بێت بۆ ئەم بەتابەتی ئێستا خەڵکێکی زۆر کێشەی پاسپۆرتی هەیە، ئەم بابەتە ڕائەگیرێ پێویستە ڕاش بگیرێ و کاریگەری مەلیکە کاریگەریکی زۆر تێڵکێشە. من ناتوانم بە چەند دقەیەکی کەم بتوانم باسی بکەم کە چەند کاریگەری دوای خۆی جێدێڵەوە. سوڵتەی قەضایی مەلیکە ببوورە، سوڵتەی قەضایی مەلیکە سوڵتەیەکی دیاری کراوە، بەڵام مەلیکە ئەتوانێت سەرۆکی حکومەت هەڵبژێرێ لە کاتێکە ئەگەر سەرۆکی حکومەت استقالە بکەیان لە دەستی بدا. بۆی ئەم سوڵتانە ئێستا نەماون و بەم دەست و بردەیە زۆر زەحمەتە و لە ئێستا کای سیاسی بەریتانیا و چی پەرلەمان چی وزارەتەکان چی حیزبە سیاسیەکان کە دوو حیزبی سەرەکی بە دەرەجەیەک ئێستا لە ئاڵۆزیێکی زۆر خەتەران بەڕاست. بەڵێ هیچ ڕێکارێکی یاسایی هەیە لە دوای کۆچی دوای شاژ ئەلیزابێس بگیرێتە بەر؟ خۆی لە ڕاستیە لەبەرەوەی مەلیکی دەستوری مەلیکی ئەوەیە کە هەر مەلیک نەما یەکسەر کوڕەکەی ئەو کەسێک کە میراتگیرێتی ینی ئەو کەسە دێتە جێگە. ئەمە دەستوری ئەمە قانونی دەستوری مەلیکیە لە هەر وڵاتێک و بەریتانیا یەکێکە لە وڵاتانەی کە لە ساڵی 1970 بۆ 1901 ئەو لەو کاتەوە ئەوان بە مەلیکێت ئەتوانن، ینی پێش ساڵی هەزارەکان ئەوان بە مەلیکێت ئەیبەن بەڕێوە بۆ ئەم دەستورەکە لە دەستورێکی نەنووسراوە لە بەریتانیا. بۆیە هەر بابەتێکە دەستور یان پەرلەمان لەسەری بڕیار بدات ئەو کاتا بە مەلیکە ئیمزا بکات. بۆ ئەم حاڵەتە ئێستا بە زووترین کات کوڕەکەی جێگری مەلیکەیە، بەڵام بۆ ئیشکردن بۆ کارکردن ئەم دام و دەستگایانە هەمووی لە ئێستا ڕاوەستاوە بەڕاستی. بۆ نمونە ئەگەر بڕیارێکی پەرلەمان هەبێ ئەمڕۆ ناتوانن بیدەن ئەم بڕیارە پەرلەمانیە کە نەدێن
کاریگەرێکی زۆر گەورە خاتە سەر سیستەمی وڵاتەکە. بەڵێ لە چەند ڕۆژ لە دوای کۆچی دوای شاژنەوە دەتوانن بڕیار بدەن کاروبارەکان ئاساییە بنەوە؟ خۆی لە ڕاستیە 5 ڕۆژیان بە 5 ڕۆژ ئەڵێن، بەڵام سیستەمی هەم وڵاتە زۆر سەختترە لەوەی کە بڕای لەسەر بدەیت بۆ 5 ڕۆژ. ئەم سیستەمە خۆی دام و دەستگای حکومی کاری خۆی کات. ئێمە باسی شارەوانی ناکەین، باسی هەردی ئەم وڵاتەکەین، باسی وەزیرەکەین، باسی پەرلەمانەکەین، بۆیە کاریگەری خۆی هەرجێ دێڵێ چکەم مناسبەیەکی بەسیط، ینی ئەمانە مناسبەیەکی بەسیطیان هەیە بۆ نمونە هەلەوینێکیان هەیە 1 مانگ یان 15 ڕۆژ ئەمە ئەبێ بە عوتڵە لەم وڵاتە، بەڵام بۆ مردنی ژنی بەریتانیا بەڕاستی زۆر خەتەرە بۆ مەلیکێکی ئاوا لە ناکاوە ئەم وڵاتە جێبێڵە و بیانەوە سیستەمی ئەم وڵاتە بخەنەوە سەر سیستەمێکی ینی یاسایی و ئەو کاروبارانەی کە ڕۆژانە هەموو بەیانیەک کاک کۆمار هەموو بەیانیەک ئەبێ لە حکوومەتەوە لە پەرلەمانەوە لە دەستوری ئەو وڵاتە ئەبێ نامە بڕا بۆ مەلیکە ئیمزا بکات لەسەری لە بۆکسێکی چەرمی سوورە ئەمە سیستەمیانە، بەڵام بۆ ئەم 5 ڕۆژ و 6 ڕۆژی کە دایانناوە تا ئێستاکە کێ ئیمزاکە لەسەری بێ کوڕەکەی لە فینڕاڵی مەلیکای ئێستا ئەمان هەمووی کاریگەری زۆر نریانەیە بەرامبەر بە سیستەمی بەریتانیا. وەخۆی سیستەمی بەریتانیا ئەم بابەتی کە ئێستاکە من بمێ باسیکەم بەڕاستی بابەتێکی زۆر لە واستیارکرم بتوانم بە چەند دقیق ئەوڵ. بەڵێ ئەوەی تۆ باست کرد هەموو ڕۆژێک بەم شێوەیە بۆ ئەمە ئەکرێت بۆ بێ لام شێوەیە بگیرێتە بەرەم نامێ ئاڕاستی شا بکرێت و دواتر دەست پێ بکرێت. ئۆکەی کاک کۆمار لەبەرەوەی دەستوری بەریتانیا دەستورێکی نەنووسراوە ئەو بەرەزانەی کە پۆلیتیکس بن واسیا ئیشی سیاست بکەن یان یاسایی بن ئەو ئازانن ئەم دەستوری نەنووسراوە ڕۆژانە هەفتانە لە پەرلەمانەوە یاسای تازە دەرەچێت بۆ هەموو دەرچوونی یاسایەکی تازەش مەلیکە ئەبێ ئیمزای بکات لەسەری موافق بێت. بەڵێ هیچ کاریگەرێکی لەسەر سیاسەتی کارکردنی بەریتانیا بۆ دەروی بریتانیا یان بۆ ناوخۆی بریتانیا دەبێت؟ بێگومان ئەزانی کا کۆمەر چۆمان بابەتە ینی مەلیکە سوڵتەی هەیە ڕاستە سوڵتەی تەنفیدی نیە، بەڵام کۆمەڵە سوڵتەی کە هەیە کە زۆر گرنگە بۆ نمونە ئەگەریساکە لە کێشە لە حکوومەت هەبێ حکوومەت سەحب بکات یا ڕێز وزرای سەحب بکە مەلیکە ئەبێ ئەو کەسێک دابنێ مەلیکە ئەبێت کەسێک دیاری بکە ئەگەر موقتش بێ تا ئەو کاتەی نابێ سیستەمی وڵات، بەڵام لە ئێستا لەم چرکە ساتەیە باسەکەم کاریگەریکی زۆر گەورەی هەیە لەسەر سیستەمی ینی بەریتانیا عوڤما. بەریتانیا بەڕاستی وڵاتێکە گرت برچن ینی وڵاتێکی ئاسان نییە و دەستی هەیە لە چەندها وڵاتی کە بۆ بەڕێوەبەرهێنانی ئەو وڵاتانە بۆ بەڕێوەبردنیان بۆیە ئەیسەر لە ئێستا مەلیکە ینی بۆ ئەوەی کە لە دەست چووە لە بەریتانیا کۆمەڵێ شتێ ڕاوەستێ ڕەنگە وەکو ڕنگدانەوەی ئەوەی کە من لە دیدی من بۆ ئەڕوانم بۆ خەڵکی کە ئاسایی بێ بڵێ هیچ نییە وشتە وەکو خۆی وایە، بەڵام ئەوە بزانە پەرلەمان ئەگەر ڕاوەستێ بۆ 2 ڕۆژ کاریگەریکی زۆر گەورەیە، ئەگەر بابەتێک بۆستێ بۆ ئیمزا بۆ چەند ڕۆژێک و ئاماش کرێت واش بێت ئەمڕۆ سبەینێ کەس نییە ئیمزا بکات لە جاتی مەلیکە با کوڕەکەش بێت لە فینڕاڵی مەلیکەیە کەوا بێت ئەو ناتوانێت ڕاستەوخۆ هاوشێوەی شاژنە ئەلیزابێت کاروبارەکان بەڕێوەبەرێ خۆی بەڵێ ئەتوانێت، بەڵام لە ئێستا مەبەستم ینی فەضای وڵاتەکە وای لاتووە لە ئاسمانی وڵاتەکە وای لاتووە ئەم بابەتانە ئەگە بۆ چەند ڕۆژێکش ڕابگیرن کاریگەریکی زۆر گەورە هەیە و بۆیە ئەوەسە کێشەی سیاسی بەریتانیا ئەوەیە چۆن بتوان ئەو گاپە ئەو فەراغە پڕکەنەوە چکەمان بابەتێکی زۆر گەورەوە توڵشە کێشێ من دڵنیام لەوەی کە 10 ڕۆژ زیاترە مناسبەیە ئەبێت. بەڵێ یەکێ لە میوانەکان باسی لەوە کرد بنەماڵی شاهانە بەشداری پرۆسەی دەنگدان ناکەن و هەروەها دەست وەرنادەنە نێو کاروباری سیاسەتیش لە وڵاتدا ئەم پرۆسەی ئەوان چۆنە بۆ ئاوایە؟ لە ڕاستیە خۆی ئەو بابەتە ئەگەر ئەوان لە هەندێک بابەتی بۆ نمونە سوڵتەی هەیە لە مەلیکە محایدە مەسلەی کە دەستێ وەرنادا لە بەرەوەی محایدە ینی خۆمانڵین سەرگەورەی ماڵە ئەوان سەرگەورەی ئەم وڵاتن و بۆیە بۆ بەشداریکردن لە دەنگدانە بۆ لایەنێ چکە ئەو کاتە سوڵتەی مەلیکی خۆی لە دەسەدات ینی هێز و وزەی سوڵتەی مەلیکی خۆی لە دەسەدا بۆیە دەسووری مەلیکی ئاوایە هەموو مەلیکێک نابێت دەنگ بدات و حیزبێکی دیاریکرا و حیزبێک دیاریکرا و هەڵبژێرە دەنگی بۆ بتا ڕەنگە ببێ بە لایەنی حیزبێک بەڵام بۆی نێت دەنگی بۆ بدا چکەم سوڵتەی مەلیکی ئەگەر بچتە بابەتی مەسەلەی سوڵتەی ئەوەی کە مەلیکی سوڵتەیەکی لە بەریتانیا سوڵتەی محایدە ینی بۆ هەردوو لە پێویستی وەکو سەمامی ئەمانە
نابێت لایەن بێ و دەنگ بدا و مشارەکەی ممارەسەی حیزبی بکە یا ممارەسەی دەنگدان بکات ئەوکەشی ئەوەیە بۆی بە مەلیکێتی خۆی بە سوڵتەیی بە پاوەری خۆی بمێنێتەوە. بەڵێ ئەم شاژ ئەلیزابێت زۆرترین ماوە لەسەر کورسی فەرمانڕەوایی ماوەتەوە لە دوای کۆچی دوایەکەشی کاردانەوەیکی زۆری نێودەوڵەتی بەدوادا هاتووە. ئەم کاردانەوەیە بۆچی ئەگەڕێتەوە بۆ دەگەڕێتەوە دەتوانین بڵین شاژن لە ماوە سەردەمی ئەودا کاریگەری زۆری هەبووە لەسەر بەریتانیا و لەسەر دەرەوەی بەریتانیاش؟ هیچ گومانی تیان نییە بەڕاستی مەلیکە دەورێکی زۆر بەرزی هەیە لە مەسئلەی ئاشتەوایی نێودەوڵەتی و ئاشتەوایی ناوخۆیی و هەروە ئاشتەوایی ئاینی و فرەمەذهبی لە هەموو وڵاتەکانە و ئەم وحتا لە بەریتانیا ینی ئەو قەضایی مەسئلەی دینی و مەسئلەی مناسبات ینی بۆ نمونە ئەم هەموو جۆرە فرەدینیە هەیە لە وڵاتە ینی ئەوەی کە ڕای گرتووە ئەم فرەدینیە لە وڵاتە ممارەسە بکرێ مەلیکەیە کاک کۆمەرجان. بەڵێ لە ڕۆژنامە کاریگەری زۆر هەیە لە هەموو بەڵێ فەرموو بۆیە ئەمە کاریگەری هەیە بە کاریگەری نێودەوڵەتیش بۆ نمونە مەینەر یان ئەو کەسانی کە کەمینەن لەم وڵاتە موسڵمانن یان هندۆسن یان غەیرەدینن یان هەج دینەکەن ئەمە مەلیکە وای لێ کردووە کە ئەمە پاوەەر بێ بۆ ئەوان و بۆ دەرەوەی وڵاتێش هەر هەمان شێوەیە. بەڵێ لە هەندێک لە ڕۆژنامە ئینگلیزیەکاندا دەستەواژەیەک دوو دەستەواژەش زۆر بەکار هاتوون کە ئێستا کۆچی دوایی کردووە. هەندێکیان دەڵێن لەندەن بریج هاسفاڵن هەندێکی دیکەیان دەڵێن لەندەن بریج ئیز داون. ئەمە چ مانایەک دەگەێنێت دوور لە تەرجەمە حرفەکەی؟ خۆی وەکو پێم وتی ینی خەڵکێک هەندێک بابەت خەڵک لەو بابەتە تێگەشتووە هەرچەند لە کاتی پرسیارەکەدا بڕا بەس پێم وایە مەبەستەوەیە بۆچی ئەوان ئەڵێن ئەوە لەندەن بریج داون بوو ڕووخا بەڵام خۆی لە ڕاستیە لەبەروی بەدیلەوە کۆڕەکەشی ئامادەیەوە بەریتانیا بەم حاڵەتانە زەحمەتە بەڵام هەندێک نەیار هەیە بۆ مەسلەی مەلیکێت لەم وڵاتەش کۆمەڵی خەڵکەیە باوەڕیان بە مەلیکێت نییە ئەمە کایەکی سیاسیە باوەڕیان ئەوە نییە کە مەلیکە هەبێ و دەستێوەردانی مەلیکی هەبێت لەم وڵاتە باوەڕیان بە بابەتێکیکەی حکومڕانی هەیە. ئەمەش حاڵەتێکی زۆر نۆرماڵە لە هەموو وڵاتێک ئەم بابەتە هەیە دەسڵاتی کۆمەڵی خەڵکیکەی جیاوازی هەیەەوە هەتوان ئازادن و لە ڕۆژنامە هەر شتێک بنووسن بەڵام وەکو خاڵێک کە بە خاڵێکی هەنگ وەربگیرێ ئەو هیچ پوینتێکی زۆر گرنگ نییە بۆ ئەم وڵاتە مەلیکە لە شۆ خۆیمێنێ و ئەو بابەتەکان وەک خۆی ئەڕۆن بەڕێگاوە بەڵام تەناو پێم وتی باسی ئاماژەی سیاسیم کرد ڕەنگە ئەو دەسڵاتە لاوازی بەخۆی ببینە بۆ فترەیەک و ئەم مەلیکا بێت دەوری زۆرتر ببینە چکەم تەمەنی گونجاوترە و ڕەنگشە داوای ئەو پاوەرانە بکە بگەڕێتەوە بۆ نمونە پاوەری لە دەست لێسەدنەوەی پاسپۆرت جواز سەفەر لە هاوڵاتی فترەیەکە لەژێر دەستی هەندێک وەزەرایە ڕەنگە ئەم کوڕی سبەینێ بیگەڕێنەوە ژێر دەست خۆی ئەو هەموو ئیمزا و واژوانە بکە لەسەر کۆمەڵە بابەتێکە کە بۆ مەسئلەی حکومڕانی لە وڵاتە ڕەنگە داوا بکات بیگەڕێنتە سەر باڵێن ژێر ڕشێکی خۆی. لە چ بارەدۆخێکە باشترە پرسی بەتایبەت لێوەرگرتنەوەی پاسپۆرت چونکەوە هەم ڕەنگە هاوڵاتیانی دەروی بەریتانیا هاوڵاتیانی دیکەش بگرێتەوە ئەم پرسە لە ماوەی ڕابردووە کە باسکراوە پێیان باش بۆ لە ژێر دەستی مەلیک بێت یان لە ژێر دەستی وەزیرانەی ئێستا بێت؟ بێگومان لە ژێر دەستی مەلیکەیە بێ باشترە چکە مەلیکە هەمیشە هەوڵەدا هاوڵاتی زیاتری هەبێت بە فکرێکی سیاسیەوە کار ناکات بە فکرێکی عەرقیەوە کار ناکات بە فکرێکی ئەوە کار ناکات وەکو نەژاد پەرستی زیاتر بە فکرەوە کارەکە تۆ هاوڵاتی زۆرت تەبێ ئەو مەلیکە جمهوری زۆرترە بێ ینی مەلیکی خەڵکە بۆیە محایدشە بۆیە جەنابەت ئاماژەت بۆ کرد بۆ دەنگنادا ڕوونکردنەوەدا لەسەرەوە بۆیە بێگومان لە ژێر سەڵتەی مەلیکا بێ باشترەوە مخۆم لەگەڵ سەفارەی عێراقی فترێکی زۆر کەم پێش ئێستا دانیشتمان کردو ڕەنگە لە تەلەڤیزیۆنەکانە لەماوەیە دەربچێت کە پێویستە پەرلەمانی عێراق وەرەقەیەک واژۆ بکە بیدێن بە وەزارەی ناوخۆ ئەو پاسپۆرتانەش کە وەرگیراونەتەوە وەریان بگرینەوە چکە مەلیکە لاری نەبووە لەوەی کە پاسپۆرتەکان بدرێنەوە بەڵام ئەوان ئەڵێن فرۆت کراواتە تەزویر کراوە بۆیە هەڵدانیان کردووە جینا وەکو حەق تا ئێستاکە وەکو حقوقی خۆی مەلیکە لە کەسی وەری نەگرتێتەوە. بەڵێ بەڕێز نەجات محەممەد پارێزەری ڕاوێژکار و شارەزار لە کاروباری بریتانیا لە شاری مانچستەر لە بریتانیا لەگەڵمان داوی سوپاس بۆ شرفەکانتان.